سڵاوتان لێبێ بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردە مامۆستا ڕێباز مەسعودم لە بەرنامەی پۆلەکەم ئەم جارەش لەگەڵتان دەبین لەسەر تەورێکی گرنگی پەروەردەی. دەمانەوێت بزانین کە بەڕێوەبەر چ ئەرکێک بە یاریدەدرەکانی دەسپێرێت، هەروەها چۆن کارەکانی خۆی دابش دەکا بەسەر لێژنەکان و بەڕێوەبەر چ ڕۆڵێک دەبینێت لە دروستکردنی پەیوەندەکانی قوتابخانە و ڕێکخراوە ناحکومیەکان و لایەنە پەیوەندیدارەکان و کەسوکاری قوتابیان. خۆتان دەزانن سەرکەوتنی یاخود بەرەو پێشبردننی قوتابخانە کاریگەری زۆری هەیە بە بەڕێوەبەرەوە، هەروەکو گوتراوە کەیفە ما یەکون و مدیر و تەکون و دائیرە. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا جەمیلە عەلی ڕەزا بەڕێوەبەری قوتابخانەی دیاری کە لە ستۆدیۆ تەلەڤیزیۆنی پەروەردە میوانمانە قسە لەسەر بەڕێوەبەر و هەرسوڕاندنی کاروبارە کارجێڕیەکانی قوتابخانە دەکەین. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاک ڕێباز، سپاس بۆ بانگێشتان بۆ تەلەڤیزیۆنی پەروەردە. خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان لەسەر ئەو تەوەرانە گفتوگۆ بکەین. باشە، با بزانین بەڕێوەبەر وەکو بەرپرسیاری یەکەم لە ناوەندەکانی خوێندن، جگە لە ئەرکە سەرەکیەکانی پێویستە چ کارێکی تر بکات؟ بەڕێوەبەر کەسایەتێکی معنەوی هەیە، سەرپەرشتی دامەزراوێکی پەروەردەیی دەکات کە ڕۆڵی گرنگی هەیە لە ناو کۆمەلگا و ئەبێ کاریگەر بێت لە ناو کۆمەلگا بۆی بتوانێت پەیوەندێکی بەهێز دروست بکات لەگەڵ هەموو چواردەبرەکەیە. هەروەها کەسێکی ناسراوە و پیرۆزی خۆی هەیە، هەروەها جگە لە شارەزای و کارەمایەکەی کارژێڕی چەند ڕۆڵێکی گرنگی تری هەیە کە ئەویش لە پەیوەندی بەهێزە لەگەڵ کۆمەلگای مەدەنیا و کۆمەلگای مشارەکە بەشداریکردن لە کۆمەلگا بۆ ناو قوتابخانەکان کە بتوانن بەڕێکوپێکی کارەکان بەڕێو ببن. هەروەها دەبێ بەڕێوەبەر وەکو سەرکردەیەک ڕەفتار بکات، واتە سەرکردەیەک بێ بە مانای کەلیمەکە، یعنی لە هەموو بوارەکە بەڕێوەبەری سەرکردە بێت کە سەرکردایەتیەکی دیموکراتیانە بکەن لە قوتابخانە بۆ هەموو سەرجەم ئەندامانی کە لە ناو قوتابخانەیە، هەر لە مامۆستایان، هەر لە فەرمانبەران، هەر لە کارمەندانی تر کە هەموو هاوکارن لەو پرۆسەیەدا. بێجگەلەوە ئەبێ ئەتەکێت و مامەڵەی لە ناو خەڵکدا وا پیرۆز و کاریگەر بێت کە تەئسیر بکاتە خەڵک، کە وا بێت دای بابەکان وا هەست بکەن مناڵەکانیان لە دەستێکی ئەمین و پارێزراوە، یعنی ئەس بە ئارامی پن کاتێک کە مناڵەکانیان دەچێتە قوتابخانە. ئەمە خاڵێکی گرنگە. بەڵێ ئەم هەستا زۆر مهمە کە بتوانێت بەڕێوەبەر دروستکان، نەک هەستێک دروست بکەی لە لای دایباب کە ئەو منداڵە دەچێتە شوێنێک پارێزراو نییە. کەسایەتی بەڕێوەبەر ئەوەندە لاواز بێخوا نەخواستە متمانەیان نەبێت. بەتەکید ئەبێ بەڕێوەبەر ئەوەندە ئەتەکێت و مامەڵەی بەقوت بێ و بەهێز بێت بتوانێت ئەو متمانەیە دروستکە، ئەم کەسایەتیە بۆ خۆی دروستکە و هەم ئەم متمانەیەش دروستکات بۆ دایک و باوکەکان. ئەوەش لەکوێ هەستی پێ ئەکرێت؟ لەو ڕۆڵێک کە لە قوتابخانە ئیبینێ بە بەردەوامی بەڕێوەبەر بێت لە ناو قوتابخانە بێت، یعنی ئەبێ دائیمەن لە ناو ئیش و کارەکانی خۆیان بێ بۆی بتوانێت سەرکەوت بێ. هەروەها بەڕێوەبەر پێویستە کەسایەتێکی وای هەبێ کە ڕوبەڕووی ئەو گیرروگرفتانە بێ کە ڕۆژانە دێتە ناو قوتابخانەوانێ. مەسەلەن چارەسەری خێرای هەبێ، چارەسەری خێرای هەبێ بۆ ئەو گیرروگرفتەرانی ئایا لەگەڵ مامۆستایانە و لەگەڵ کارمەندانی ترە، لەگەڵ قوتابیانە، ئەبێ کێشەکە بە خێرای حەلکان نەچێتە دەروی قوتابخانە، هەتا بتوانێت لە ناو قوتابخانە کارەکانی خۆی جێبەجێ بکات. کەواتە لە قسەکانت وا دەخوێنینەوە بەڕێوەبەر ئەمانەتێکی ئێجگار گەوری لەسەر شانە، بە تایبەت کە دایک و باوکان وەکو باست کرد ئەم منداڵانەی خۆیان ڕادەسپێرن بەم قوتابخانەیە. ئەم قوتابخانەیە چێ بەڕێوەبەریتی فلان مامۆستا، کەواتە ئەمانەتە، ئەم ئەمانەتە دەبێت چۆن ئەدای بکا وەکو ئەم ئەمانەتە طبعاً ئەبێ وا ئەدای بکات پەروەردەیانە و ئەکادیمیانە ڕفتار بکە لەگەڵ قوتابیەکانە بەپێی ئەو چواردەورە و دەسەڵاتەی کە هەیەی لە چارەسەرکردنی کێشەکان، لە بەدواداچوون بەدوایان بۆ ئاستی قوتابیەکان، ئاستی زانستی قوتابیەکانێکی لە خاڵە گرنگەکان کە ئێمە لە قوتابخانەی خۆمان زۆر ڕەچاوی ئەەکەین. یعنی ئەگەر بزانین قوتابیەک ئاستی لاوازە دەنێرینە شوێن دایک و باوکی قسەی لەگەڵا دەکەین، هۆکارەکەی بدۆزنەوە. زۆر جار هۆکارەکان کۆمەڵایەتیە
لەوانەیە کێشێکی کۆمەڵایەتی دایک و باوکەکان لە ماڵەوە هەبێت لەوانەیە کێشەکە نەخۆشیەک هەبێت لە ناو قوتابەکە یعنی لە جسمی قوتابەکە وای لێ کردووە دوا بکەوێت کەواتە ئەم شتانە ئێمە ئەگەر بە دوواداچوونی بۆ نەکەین و کاریزمامان نەبێ و پەیوەندێکی بەهێزمان نەبێ ناتوانین ئەوە گیر و گرفتانە چارەسەر بکەین. زۆر جار ڕەنگە قوتابیەک نەخۆش بێ دایک و باوکی درچی بەوە نەکرد بێ کە بەهۆی وریایی و بەهۆی مامەڵەی مامۆستایان و بەڕێوەبەرەوەیە کە دەتوانێت دەستنیشانی کزی و لاوازی ئەم قوتابیە بکە کە لە هامان کاتدا دایک و باوکی ئاگادار بکاتەوە. بەڵێ طبعاً ئێمە لە ڕێنمای کاری پەروەردەییمان هەیە خۆشبەختانە ڕێنمای کارەکان ئێستا دەوری تایبەتیان هەیە و سەرپەرشتیاری خۆیان هەیە کە دیا بە دوواداچوون ئەکا ئەو قوتابیانی کە ئەزانین کێشیان هەیە هەر لە بیدایەتی ساڵەوە لە سەرەتای ساڵەوە ئێمە ناویان دەنووسین مەسەن هەیە دڵی کونا هەیە ئۆتیزمە هەیە کە خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ئێستا خۆم لە مەکتەبەکەی خۆمە ئەو قوتابیانم هەیە لەو جۆرانە ئۆتیزمم هەیە خاوەن پێداویستی تایبەتم هەیە کە ئێمە چەندین ساڵەوە لەگەڵیان دەڕۆین ینی هاوکارین بۆ ئەوەی بە شێوەیەکی پەروەردەی مامەڵێکە و بینی وشمانە ئەو پەروەردەی کە ئێمە کردومانە لە مەرحەلەی لە قۆناغی یەکێسا قوتابیم هەیە ئۆتیزمە لە قۆناغی دووەم زۆر باش بووە یعنی کۆنتاکێکی باشی هەیە لەگەڵ برادەرەکانی کە پێشتر ئەو کۆنتاکەی دروست نەبوو بەڵام ئێمە توانیمان لە ڕێ ئەو پەروەردە هەرچەند ئەوانە پێویستیان بە پەروەردەیەکی تایبەتە کاک ڕێباز یعنی ئەوانە خاوەن پێدەچی ڕێژەکەی زۆر نەبی بۆ لە حتمما لە لای ئێمە طبعا ئەوە بە پێی استشارەی دکتۆرە بەڕێزەکان ئەوان ئەڵێن دەبێت تێکەڵ بن لەگەڵ قوتابیەکان بۆی کە تێکەڵ بوون لەگەڵ قوتابیەکاندا ئەو کاتە ئەوانیش ڕفتاریان دەگۆڕێ ئەنجا لەبەرەوە ئێمە کە ئەو تێکەڵی بۆ ئێستا هەستیان پێکەین فعلا پەروەردەکە تەسیری لێ کاریگەری هەبووە قوتابیەکان بەرەو شوێنی خۆش مامۆستا جەمیلە کار دابەشکردن لە کارگێڕێتی قوتابخانە چەندە گرنگە؟ طبعا کارەکان کە دابش دەکرێت لە کارژێڕی قوتابخانە بەسەر یاریدەدەرەکانە بەسەر لیژنەکاندا ئەمە هەر خۆی بیدایەت سەرەتای دەستپێکردنی دەوام فەرمانمان هەیە فەرمانی قوتابخانە تۆمارێکی زۆر گرنگە ئەو تۆمارە لەلایەن بەڕێوەبەرەوە سەرپەرشتی دەکرێت ئەو تۆمارە ئەرکەکان دابش دەکات لیژنەکان دابش دەکات یا ئیشی بەڕێوەبەرەکان ئایا بەڕێوەبەری قوتابیان بێ یان بەڕێوەبەری ئیداری بێ ئەمانە هەریەکەیان کار و جێگە و پێگەی خۆی هەیە بە پسپۆر یا دابشکردنی ئەرکەکان یاخود بەڕەغبەتە ئەوەی کە لەسەر سیستەم ئیش ئەکات و کاری سیستەم و نووسراوە فەرمیەکان دەکات ئەوانە پیان دەوترێت یاریدەدەری کارژێڕی ئەوانەی کە ئیش و کاری قوتابیان دەکەن و لەناو قوتابیانە کێشەکانی قوتابیان حل دەکەن و بە دوواداچوونەکەن بۆ ئاسی زانستیان بە دوواداچوونەکەن بۆ غیاببوونیان ئەمانە پیان دەوترێت یاریدەدەری قوتابی کێشەکانی قوتابی و لەناو قوتابیەکان کەواتە لەسەر چ بنسینەیەک کارەکانی یاریدەدەرەکان دابش دەکرێت لەسەر شارەزاییان لەسەر شارەزاییان شارەزایی لە سیستەم هەیە ئێستا خۆشبەختانە سپاسی وەزارەتی پەروەردەکەین کە ئەو سیستەمی ئیپەروەردەیەمان هەیە ئێستا کەسی مختص بەڕێوەبەر یاریدەدەرەکان لەسەر ئەو سیستەمە ئیش دەکەین ئەوە وای کردووە کە یاریدەدەرێک مختص بێ بە ئیشی سیستەمانێ و ئەوانی تریش قوتابیان ئیتر بەو شێوەیە کارەکان دابش دەکەین لەسەر هەموو لێژنەکانیش بە هەمان شێوە بەسەر مامۆستایان دابش دابشەکرێت لیژنەکانی پسپۆڕەکانمان هەیە ئینگلیزیمان هەیە کوردیمان هەیە عەرەبیمان هەیە هەر یەکە بە پێی پسپۆڕی خۆی جگە لە بابەتەکان لیژنەکانی تر بێژگە لە لیژنەکانی لیژنە لە هەموو گرنگران لیژنەی تاقیکردنەوەکانە لیژنەی ئەزمونونەکانە لیژنەی وردبینیە لیژنەکان تا بڵێ زۆرن ئەو لیژنانە هەمووی لە ئەستۆی بەڕێوەبەرە لیژنەی بۆنە نیشتیمانیەکانمان هەیە کە بەڕێوەبەرتیایە وتاری خۆی هەیە پێشوازی قوتابیانمان هەیە بۆ وەرگرتنی قوتابیان لە سەرەتای ساڵی نوێ بەڵێ لیژنەی نەوتمان هەیە لیژنەی فرۆشگامان هەیە هەتا بڵێ لیژنەکان زۆرن ئێوە هەمووی ئەوە بەڕێوەبەر ئەتوانێ ئەندام بێ لەناو ئەم هەموو لیژنانە دێمە سەر ئەوە بەڵام ئەم لیژنانە ئەو کەسێک کە دەکرێتە سەرۆک دەسەڵاتی تەواوی هەیە بەڕێوەبەر دەسەڵاتی تەواوی پێدەدا بۆ نمونە کەسێک سەرۆکی لیژنەی پاکخاوێنیا یاخود سەرۆکی لیژنەی تەندروستیە لەلایەن بەڕێوەبەرەوە دەسەڵاتی پێدەدرێ بەڵێ دەسەڵاتی پێدەدرێت کە ئەو لیژنەیە چونکە ئەو لیژنەیە ئەبێ کاری مانگانە
کاری مانگانە پێشکەشکەن بە بەڕێوەبەر راپۆرتی مانگانە. بەڵێ راپۆرتی مانگانە پێشکەشکەن و بەڕێوەبەریش بە دوواداچوونەکە بۆ کارەکانیان. ئایا مەسەلەن ئایا سەردانی فرۆشگا کراوە، ئایا ئەو خواردنانی لە فرۆشگا هەیە قەدەغە کراوە، قەدەغە نەکراوە چۆنە، یعنی ئەمە لیژنەکان ئەم ئیشانە ئەکەن لە هەر لیژنە و لە پسپۆڕی خۆیان کاری خۆی دەکات. زۆر باش. بە دوواداچوونیش لەلایەن بەڕێوەبەرەوە. ئەی بەڕێوەبەر لە چ لیژنەیەک ئەندامە یاخود با بڵێن سەرۆکە؟ طبعا لیژنەکان لیژنەی تاقیکردنەوەکانمان هەیە، لیژنەی وردبینیمان هەیە، لیژنەی ئەزمونونەکانمان هەیە، لیژنەی پێشوازیمان هەیە وەکو باسم کرد، بە دوواداچوونی کارەکانی لیژنەکانمان هەیە، هەروەها سەرپەرشتی دەوامی قوتابیان و مامۆستایان و کارمەندان و بە دوواداچوونمان هەیە لەسەر ئەوەی کە ئەم لیژنانە تا چەند ئەرک و مافەکانی خۆیان بەڕێوەبەر ئەتوانێت ئەندام بێ لەسەر هەموو لیژنەکان، بەڵام ئەرکی سەرێکی بەڕێوەبەر لیژنەی ئەزمونونەکان و تاقیکردنەوەکانە لە هەمووی گرنگتر لیژنەی ئیمتحانات کە بەڕێوەبەر بەرپرسی یەکەمە. لەبەرەوەی پرۆسەیەکی هەستیارە وا پێویست دەکا بەڕێوەبەر خۆی بەڵێ خۆی بەرپرسیان لیژنەیە بۆ ئەوەی سبەینە کێشە دروست نەبێت شتەکە لەسەر شانی بەڕێوەبەر بێت. زۆر چاکە. یاریدەدەرەکانیش بە هەمان شێوە لەگەڵ بەڕێوەبەر لەم لیژنانە ڕۆلی کاریگەریان هەیە و ڕێنمایی کاری پەروەردەیی پێم وایە ڕۆلی وان زیاترە لە لیژنەکان لە مامۆستایان. ڕێنماییکاری پەروەردەی ئەوان راپۆرتی خۆیان هەیە راپۆرتەکانیان لەسەر چیە مامۆستا جەمیلە؟ لەسەر بەعامی قوتابیانە. ئەی ئەو قوتابیە هۆکاری چییە ئەوەندە غیابە بێ، ئەو قوتابیە هۆکاری چییە نەخۆشە، بە دوواداچوون بۆ نەخۆشیانەکەین، بە دوواداچوون بۆ ئەوەکەین بزانین ئەم قوتابێ لە ماڵەوە نفسیەت و ئەوەی بۆ تەواونێت. زۆر جار ڕێنماییکارەکان سەردانەکەن ئەڕۆنە ماڵی قوتابیەکان سەردانەکەم بزانین ئەو کێشەیە لە کوێ سەری هەڵداوە، یعنی هەتا ئەو حەدا ئێمە بە دوواداچوون کەواتە کاروبارەکان ڕێنماییکاری پەروەردەیی بۆتە هۆی ئەوەی کە ئەم وەکو دەڵێ کەم و کوڕیانە ببینتەوە و بەرەو باشی بەڵێ حتمما کەم و کوڕیەکان هەمووی بە پێی راپۆرت و بە پێ راپۆرتی لیژنەی دکتۆرەکانیشتمان لەگەڵا ئێمە لەوێ کە راپۆرتمان ئێنێ ئەو حاڵەتەی وایە ئێمە زیاتر چۆن مامۆستا جەمیلە دکتۆرتان لەگەڵ دکتۆر یعنی مەسەلەن دکتۆرمان هەیە تقریرمان بۆ دەنێرێ ئەڵێ ئەم قوتابیە مەسەلەن دڵی تەواو نییە یا ئەم قوتابیە لەم حاڵەتەی هەیە سەرعی هەیە یان نەخۆشێکی تری هەیە مزمین هەیە کەواتە ئێمە ئەبێ ئاگاداری مامۆستایان بکەینەوە ئەم قوتابیە ئەم حاڵەتەی هەیە بۆ ئاگاداری ئەەکەینەوە لەوانەیە ئەو قوتابیم هەیە گوێی بیستنی نییە بەڵام لە نووسینە زۆر باشە ئەبێ ئاگاداری مامۆساکە بکەمانێ ڕاستە ئەوە لە نووسینە باشە بەڵام گوێی لێ نییە بە تەواوەتی هەستێ و یان زمانی نییە بە تەواوەتی هەستی شەرحت بۆ بکە. زۆر باش قوتابیم هەیە بۆ شێوەیە کە گوێیان و کێشەی بیستن و قسەکردن زۆر لە ناوەندەکانی خوێندن ڕێنماییکاری پەروەردەیی لێ نییە. خۆت وەکو بەڕێوەبەرە کە ڕێنماییکاری پەروەردەیی تەیە تا چەند ڕێنماییکاری پەروەردەیی بە گرنگ لە ناوەندەکانی خوێندن دەزانی و تا چەند ئەرچی لەسەر ئێوە کەم کردیتەوەکو دەستی کار پێویستە ئەو ڕێنماییکاری لە قوتابخانەکانە بە تایبەتی داوا ئەەکەم لەو مەکتەبانەش کە نیانە ڕێنماییکار هەبێت چونکە بەڕاستی پاڵەپەستویەکی زۆر لەسەر شانی بەڕێوەبەر کەم دەکەنەوانێ ئەوان ئەچن بە دوواداچوونەکەن بۆ کێشەکان راپۆرتی خۆیان ئەنووسن ئەگەر شتێک مەحاڵ بێ ئینجا دێتە لای بەڕێوەبەر یعنی ئەوان کارێکی زۆر گرنگەکەن لە قوتابخانەکانە پێخۆشحاڵە بم ئەگەر بتوانن ڕێنماییکار لە قوتابخانەکانە هەبێ چونکە ئەوانە زۆر هەم لە دەوامی یەک تا شەشەکە لە داوامی حەوت بۆنەوەکە گیر و گرفتەکان جیاوازن لە 1 بۆ 6 قوتابیەکان تەمەنیان جیاوازە لە حەوت بۆنەوەکان کچەکان تەمەنیان جیاوازە ئەمان هەر یەکەیان بەڵێ ڕێنماییکاری تایبەتی خۆی ئەبێ کە مامەڵەیەکی پەروەردەیان لەگەڵ کات تیان بگەێنێ کە ئەمانە سنووریان لەکوێ و چۆن مامەڵە دەکەن. زۆر باش مامۆستا جەمیلە ئەو موئەسسە پەروەردەییە کە قوتابخانەکانە و ڕەنگە لە قوتابخانەکە جنابەت منداڵی دەیەها خانەوادە و بگرە ئەگەر ڕێژەی قوتابیان 100 بەسەرەوە 200ها خانەوادەی لێە بەڕێوەبەر چ ڕۆڵێک دەبینی لە دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ بەخێوکاران و کەسوکاری قوتابیان؟ ئەنجا بەڕێوەبەر
هەروەکو باسم کرد ئەبێ کەسایەتێکی کاریزما و بەهێزی هەبێ بۆ دروستکردنی ئەو پەیوەندیە. ئێستا ئێمە خۆشبەختانە لە قوتابخانەکەی خۆم ئەوەندەی دایبابەکان لە ناو مەکتەبا کار دەکەن، ئەوانەی ئەوان دێن لەگەڵما کێشەکان حەل دەکەن، زۆر زۆر خۆشحاڵم بە تایبەتی لە دوای ئەو بەرنامەی بنیادنانی تواناکان کە ئێستا ئەوانە هاتوونەتە ناو قوتابخانەوە هاوکارن لەگەڵمانە سەردان ئەکەن پێشوازی لە کەسانی مەسەنەن خاون پێداویستی تایبەت ئەوانەی تر هەمومان بەیەکەوە لەگەڵ کێشەی وەکوچی حەل دەکەن مەسەلەن کەم و کوڕەکانی ناو قوتابخانە دەستنیشان دەکەن لێرە بینای قوتابخانە پێویستی بە چاکردنەوەی لێرە مەسەلەن ئیشی کارەبامان هەیە لەوە هەر یەکەیان لە بواری خۆی مەسەلەن باب هەیە کارەبا چییە دێت کارەبای مەکتەبەکە چاکەکاتەوانێ ئێمەش دەستخۆشی لەکەین سپاسی ئەەکەین یان بابێکی هەیە مهندیسە شتێک لە قوتابخانەکە بینایە سەقفێک تێک چووە دێت ئەڵێ بەم شێوە هەندەسیە ئەتوانن ئێوە شتەکەتان چاک بکەنەوە ئەمانە هەمووی ینی پێداوچوونە هاتنە ناوەوەی دای بابەکانە بۆ ناو قوتابخانە ئێمەش سپاسی ئەو بەرنامەی بنیادنانی تواناکانەکەین برێتش کاونسڵ کە ئێستا لە ناو قوتابخانەکانە بەڕاستی دەورێکی زۆر کاریگەریان هەیە چونکە پەیوەندیەکە زیاتر بەهێز بووە ئێستا ئەو دایک و باوکانە ئەندامن لەگەڵمانە لە لیژنەی پەرەپێدانی قوتابخانەکە ئەوە لیژنێکی زۆر مهمە کە بەڕێوەبەر سەرپەرشتیشی ئەکات و بە دوواداچوونیش ئەکا بۆ کارەکانی. کەواتە ئەم پەیوەندیە لەگەڵ کەسوکاری قوتابی نەکرد سوودی هەیە بۆی لە نزیکەوە بزانی منداڵەکەی چۆنە و چۆن تێدەگا و مامەستا بە چ شێوازێک بتوانێت شارەژای منداڵەکەبی بۆ چارەسەرکردنی کۆمەڵک کێشی قوتابخانەش گرنگی خۆی هەیە ڕەنگە ئەم پەیوەندێ ببوورە ببێتە هۆی ئەوەی کە بەیانی خوانەخواستە ئەگەر کێشەک هەبوو بۆی ئەم پەیوەندیە بەهێزەوە ئەم کێشەیە دابمرچێتەوە هەل بکری ئەکید زۆر کێشەمان لەو بارەوە هەرکردۆ کاک ڕێباز مەسەر مناڵمان هەبووە تەڵەبەمان هەبووە غیاباتی زۆر بۆ بینیمانە چۆتە شوێنی خراپ ئەو دای بابانە لە ناو گەڕەکە بینیوانە پێ هاتون پیانوتین تەن مامۆستا ئاگادار بن ئەم قوتابێ دەچێتە ئەوێ ئەو پەیوەندی یەکسەر ئەها دێتەوە بۆ ئێمە کەواتە ئێمەش زیاتر بە دوواداچوونەکەین لەگەڵ ئەوانە لەگەڵ ئێمە پێکەوە ئەتوانین ئەو پەیوەندی بەهێزە دروستکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ناو قوتابخانە. باش وەکو بەڕێوەبەرێک ڕاهێنان و بەشداریکردن لە خولە کارجێریەکان بۆ ئەندامانی دەستەی کارجێری چەندە بە گرنگ و پێویستی دەزانی طبعاً پەروەردە بخۆی مەجالێکی فراوانە ڕۆژ بە ڕۆژ لە تەشەنە و پێشکەوتندایە نابێ ئێمە چەق بەستوو بین لە شوێنی خۆمان دابنیشین و بڵێن تەواو ئیتر من ئەم کتێبم زانی و ئەو کتابە لە ڕقەمەکی ئەوەندە بۆ ئەوەندێ و دەخوێنم نا ئەبێ ئێمە هەمومان لە بەڕێوەبردنە لە هەموو کارەکانی پەروەردەیە چەق بەستوو نەبین دەبێت يعني تطور بخۆ ئەم ڕۆمان وەکو دوێنێ نەبێت ئەبێ گۆڕانکاری بکەین بۆ نمونە وەرکشۆپەکان زانست و زانیاری زیاترمان ئەیە ئێمە چەند بەشداری بکەین لە وەرکشۆپەکان زانست و سوودی زیاتری ئەیە دوای ئەوە ئێمە خولەکارژێڕەکان خولەکانی تر ئێمە بۆ خۆمان بۆ مامۆستایان زۆر کاریگەرە کە ئێمە بەشداری بکەین لەو خولانە ئەمە زۆر مهمە بێجگەلەوە ئێستا سپاسی وەزارەتی پەروەردەکەم کە ئەو سیستەمی ئیپەروەردە بۆتە کاراسانی بۆ دەستی کارژێری داتا و زانیاریەکان زۆر لە بەرچاون زۆر ئاسانە ئێمە بە ئاسانی ئەتوانین بگەڕێنە داتا و زانیاری قوتابیەک مامۆستایەک بە دوواداچوونی پێ بکەین لە یەک کلیکە ئێمە ئەتوانین هەموو معلوماتەکان بێتە بەردەستمان ئێستا ئێمە خۆشبەختانە هەم خۆم هەم یاریدەدەرەکان لەسەر سیستەم پێکەوە هەمومان کار گرنگە دەستی کارژێری بە بەڕێوەبەر و یاریدەدەرەکانی هەمویان سیستەمی پەروەردە بزانن بەڵێ پێویستە بزانن ئێستا سەردەمی پێشکەوتنە پێویستە بەڕێوەبەرەکانیش تەتەور بە خۆیان بن هەر ئەوە نەبێ من دانیشم لەسەر کورسی و مێزەکە و بڵێ من بەڕێوەبەرم نە ئەبێ بڕواتە هەموو جونگەکانەوانێ یەک لەوانە جونگەی ئیدارە و ئەو نووسرا و فەرمیانەی کە بە سیستەم دێت بە سیستەم ئەڕوا ژمارە قوتابیان چۆنە ئەمانە پێویستە بەڕێوەبەر شارەزایەکی باشی هەبێ لە ناو ئەو داتایانە لە قوتابخانەکەی خۆتان تا چەند داتاشۆ ئەم ئامێرە سەردەمیانەی کە ئێستا هەیە بۆ
فێربوون بەکاردێنن. خۆی بەکارهێنانی میتۆدی ڕێگەی هاوچەرخ و ڕێگەی وانەوتنەوەی سەردام زۆر گرنگە کە هەموو مامۆستایەک پابندی بێ و بەڕێوبەرەکانیش طبعاً ئێمە خۆشحاڵ ئەبین کە هەموو ژوورەکانمان داتاشۆ بێ و بە داتاشۆ بڵێنەوە بەڵام ئەوەش ئەرکێکی زۆر گەورە ئەبێ لەسەر وەزارەت و دابینکردنی ئەو هەموو داتاشەوە وەلو قسوورش نەبوو یعنی ئێمە زۆر ساڵان وەرمان گرتووە بەڵام ئەوەش ناکات ئێمە هەموو ژوورەکانمان داتاش بەڵام هۆڵی تایبەتمان هەیە بەڵێ لە ژووری زانستا لە مختبەرمان هەیە لە قاعە هەمانە لە زۆربەی ژوورەکان هەمانە بەڵام هەموو ژوورەکان ناتوانین داتاشۆی تیابنین چکە بە پێی پێویست ئێستا ژووری زانست لەبەر ئەوەی باسی شتی زانستی ئەەکە مەفروزە داتاشۆ هەبێ ژووری ئینگلیزی پێویستە هەبێ ژوورەکانی بابەتەکانی تر عینەشت بەکاری ئێنن بەڵام خۆزگە بتوانین لە هەموو ژوورەکان لە ژووری هوەر بەکاری لەوانەکانی لەبابەتی کوردی لە بابەتی کوردی مامۆستا تا چەند وانەکان بە کردداری واتە مامۆستا هەر سنتەر نییە لە ناوپۆڵ قوتابی بەشداری پێدەکات زۆر جار دای بابەکان مەسەن دەزانێ منداڵەکەی لێرە بابەتێکی هەیە خۆشحاڵن مەسەنەن ئەو ڕۆژە باسی هەورامان و جۆزی هەورامان کرا دایکێکم بینی هەندێک جۆزی خستوە سەبەتێکەوە هێنابووی یعنی ئەوە دایکەکە غێر بە دووەداچوونی کردو بۆ قوتابیەکەی خۆی کە ئەوە ئەزانێ باسی جۆز و هەورامانان لەک جۆزی هێنابوو هەم تەڵەبەکان خۆشحاڵ بوون کە گوێزەکان وەرگرت ئەم وتیانها ئەوە جۆزی هەورامان بە دەست دەشکی ئادی بزانین دەستکی وایە یعنی شتێکی خۆش بوو کردداری بوو لە ناوپۆلەکە ئەم وانانە زۆر بۆ قوتابی سەرنجڕاکێشترە لە بیریش ناکرێت ئێمە خۆمان قوتابی بووینە ئەم وانانەی بەو شێوە پێشکەشمان کرایە لەبیری ناکەین بۆ ئێستاش میتۆدەکان وەکو خۆت باست کرد هەمووی گرنگی بەوە دەدا کە وانەکان کردداری بی بە بەشداری قوتابی بی هەستەوەرەکان چونکە لە بیر و هزری قوتابی دەمێنێت زۆر پێ خۆشە قوتابی کە کاتی ئەوە ئەبینێ ئەچێت لە ماڵی شەو باسی ئەکات دایکەکان زۆر جار لە کۆبوونەکانیان بە تایبەتیان بۆ لامەڵێ مامۆستا ئەو ڕۆژە زۆر دڵی خۆش بووە کە هاتوو ئێوە ئەوشتانەتان باس کردووە لە قوتابخانە طبعاً قوتابخانە ئەتوانم پێم وتون ماڵی دووەمە ئێوە ئەبێ ئاگاتان لێبێ لە پاک و خاوێنیە ئێمە یەک بەردەستمان هەیە بەس دائیمە قوتابخانەکەمان خاوێنە ئەوە دەکەینە کۆتا پرسیار مادام یەک بەردەستانەیە تا چەند وەک بەڕێوەبەر یاری دەدەر مامۆستایان و قوتابیانیش و دەکرێت دایک و باوکیش بهێنین ناو معادڵەیە تا چەند هەموو بەیەکەوە کار دەکەن لەسەر پاک و خاوێنی قوتابخانەکەتە ئەگەر تەماشای پیجی قوتابخانە بکەی ئەبینی خۆشم و معاونەکەشم و ئەوانشی کە لەگەڵ ستافە لەگەڵمان ماسی حەمان لە دەستا مەکتەب خاوێن دەکەینەوانەیە یعنی ئێمە ئەوە شانازیە ینی پیرۆزی قوتابخانە ئەوەندە زۆرە لە لامان ئێمە کەسانی ئەکادیمی و پەروەردەین نابێ پێمان شەرم بێ کە ئەگەر من ماسی حەیەکم لە دەست بێ ڕاستەوە ئیشی من نییە من ئیشی کارژێڕیم بەڵام لەو شوێنە پێویستە منیش ئەو دەورێ خۆم ببینم چکە بۆ ئەڵێم قوتابخانە ماڵی دووەمە چۆن ماڵەوە دایکتان ئەڵێ ماڵەوە نابێ پیسکەنەوە بێ قوتابخانەش پیس نەکەنەوە من ئەوەنە داوا لە قوتابیەکانی خۆمەکەم هەموو جاریش لە ڕێنمایەکانە پێیان ئەڵێم ئێوە تەنها ڕەحلەکەی خۆتان بەس ڕەحلەکەی خۆتان پیسەکەی بنێ ئەو ڕەحلە جوانە ئەو ماڵی ئێوەیە ئەو ماڵم بۆ خاوینکەنەوە نەماسی حەم بۆ لێدەن نا هیچ شتێکم بۆ بکەن تەنها ئەوەندە ئەوەنجڵی مامۆستا بەسەرچاو بەس ئەوەندە پیسەکەڵ گرن بخەنە حاوێکەوە چکە یەک بەردەستمانەیە مامۆستا ئەگەر فێر بکرێن فێرمان کرد بەس فرێ نەدەن فێرمان کردوون نانان یەک قوتابی ببینە بخۆی هەڵدەگرێتەوە فێری ئەومان کردوون کە ڕێز لە یەکتری بگرن یعنی ئەگەر قوتابێکی کە فڕیدا تۆ ڕاستی بکەرەوە بڵێ نا مامۆستا جەمیلە مامۆستا یاریدەدرەکان مامۆستا پێوتین ئەبێ پاک و خاوێن بێ هەڵگرەوە زۆر جار خۆم لە ساحەکان کە دەچمە ناو قوتابیەکانەوە هەستم بەوە کردووە یەکتری ڕاست دەکەنەوە زۆر باشە مامۆستا جەمیلە ئێمە زۆر سپاس دەکەین بۆ ئەو زانیاریانە وەکو بەڕێوەبەرێکی دیار سەرکەوتوو ئومێد دەکەین کارەکانیشتان ڕنگدانەوەی قسەکانتان بێ ئەگەر لە کۆتایی شتێکت مابی ئەگەر نا ئێمە هاتیینە کۆتایی بەرنامەمان زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو بانگێشتا منیش لە کۆتایی بەرنامە سپاسی یاری دەدەر و مامۆسایانم ئەکەن ئەگەر ئەوان نەبن منیش بە تەنیا هیچ ئیشەکەم پێ ناکرێت لە قوتابخانەکە قوتابخانەکەشم لەیچێکە لە قوتابخانە نایەبەکانی پەروەردەی ناوەندی هەولێر سپاسی مامۆستا درێر و مامۆستا لوقمان و دکتۆر ئالان ئەەکەم کە هەموو کات لەگەڵمانە بە پێ
ڕێنمایەکان هاوکارن بۆ بەرەو پێشچوونی پرۆسی پەروەردە و فێرکردن دەست و چاوتان خۆش بێ هەر سەرکەوتوو بن جێ دەستخۆشین و ئومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازیین خۆشەویستان لە بەرنامەی پۆلەکەم لەگەڵ مامۆستا جەمیلە عەلیڕەزا بەڕێوەبەری قوتابخانەی دیاری هاتینە کۆتایی بەرنامە تا بەرنامەی شتێر خواتان لەگەڵ